کەواتە بوونی دەوڵەتانی زلهێز لەم ناوچەیە چەند گرنگە بۆ پاڵپشتیکردنی کورد و بۆ بەدەستهێنانی مافەکانی کورد لە باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان زەمانەتن یعنی مانەوەی ئەم زلهێزانە زەمانەتن ڕاستیان نەخێر ئەم دەوڵەتانە خۆشیان دەڵێن ینی فەلسفەی سیاسی خۆیانەوەیە کە لە سیاسەتە دۆستی هەتا سەر نییە بەرژەوەندی هەتا سەر هەیە ئەوان حقیقەتی بەم شقلە سیاست دەکەن و خۆشتان بینیوتانە لە 1996 لە ڕووداوەکانی سیوێکی ئاپ ئەمریکا بەبێ بەجێش بەبێدەنگ یا با بڵم ڕێگای بەڕادەیەک بەڵێ دوجار مەسەلەن چەند ساڵەوە پێش ڕێگایدا بەگەڕانەوەی تالیبان لە کاتێکا پێش لە لیستی تیرۆر بوو ئەوان بەپێی ئەو بەرژەوەندیەکان مامەڵە بوونی زلێزەکان ئەوە تحصیل حاصلە وەکوتم ئەو ڕووداوانەی ئەو ڕووداوە گەورانە دەرەنجامی ئەزمموی باشوور و ڕۆژاوای کوردستانن و بە بوونی ئەوانیش پارێزراوە سبەینێ ئەمریکیەکان و ئەوروپیەکان هەرێمی کوردستان بەجێ بێڵن ئێران و تورکیا لە ماوەی 4 ساعات کۆنتترۆلیەکەن داگیریەکەن و ئەو بۆ ڕۆژاوای کوردستانیش تا ڕادەیەکی زۆر هەر ڕاستە.